خۆشەویستان لەو کاتەوە دەگەڕێم لە دوو چایەکی سەر ڕەژوو لە کۆتاییدا دیتمەوە بەرنامەی شەیمای بێت چای سەر ڕەژوو ناپی. سەلام عەلەیکوم. باش کاکە جان ئەحواڵە؟ ماندی نەبی؟ سەلامەت بی یاخوا تەندروستیت کوا؟ هەمووشت باشە؟ خوای بەزیاد ئینشاڵڵا هەمووشت باش دەبیت. لەو کاتەوە دەگەڕێم لەو ڕێ هەتا چایەکەم دیتەوە قسمەتکە نەچوو بوو. ئەچوو کوی باشی؟ زانم ڕۆژانە سەعات چەندێ ئێرە دوکانی دەکەیەوە؟ بەخوا ئێمە ئێستا هاوینە هاوینە دەوری سەعات 4 5 ئەو وەختانە وەخت چاخواردنەوەیە. بەخۆم بەرنامەکە بەیانیان دەڕۆیشتم لە بەرنامە بەس ئێستا گوتم هاوینە بەخوای دوکان دێ با بکەمە ئێوارە بەرنامە. چاچی خۆشم لە بۆ تێ دەکەیت؟ دێڵە با چایەکی خۆشی سەر ڕەژووی لە بۆم تێ بکات زۆر خۆشە چای سەر ڕەژووی. ئەو لۆ تامی فەرقی هەیە؟ وەڵا لەبە بۆنەکەیەوە ئاگرەکەیەوە حتما غاز شتەکان نا لێراتم وەیڕۆ حتما غاز شتەکان تامی شەکر ئەی وەڵا چای غازی چەند هەزار دەسووتەی کابانەکە ئاگای لێ نامینێتە میوانێک بێتن مراکەچکە لەسە دەکاتەوە؟ وەڵای ئەمن وە ناکەم سەعات چارێک ئەمە 2 سەعات چارێک نوێ دەکەینەوە لێرە؟ بەڵێ خەڵک زۆر دێ مەسەلەن ئەوەی بکات چای بخواتن لابدار لە دوکانەکەت خەرچی زیاتر کورد بەعام چاخۆرم ئەرێ وەڵا جامە چەند چاخۆرم وەڵای لەوانە لە بەرنامە هاوین زستامی ئەوان هەر چاخوان هەدەخۆن ئەو کورسی مێزە زۆر جوان بڵێ لای بچین دابنیشین دەوەرە دەستیشم نەسووتێت خوا ئەو چای گەرمە دایتە من بەو هاوینە گەرمەی خوا زۆر جوانە جێیەکەشت زۆر خۆشە کاکە سەلامەت بی یاخوا بزانم ئەو شتە جوانانت لە چێ هینایە بە خۆت کردیتت؟ سێ بە شایەکانی ئێرانە بە خۆم دروستم کردیە. بە خۆ دروست دەکەی؟ مەسەلەن چ بە خۆ دروستت کردیا؟ مەسەلەن ئەو دارانەیە داری دیکۆراتە ئەو دارانی لە سیدانیشتنێ؟ بەڵێ ئیدانیشتنەیە مێزە عینەن بەڵێ کورسی مێزە دیکۆراتی ناومارە ئەوە شتانە دروست دەکەم. هەمووی بە خۆت دەکەی؟ مەزرعە و شتی یاڕەبی لەشت ساغ بیتە لێرە هیچ نمونەکەیە تەماشای بکەین؟ شتی زۆر جوانم هەیە دەوختە تەقیمەم هەیە تەقیمە و چی دیکە مەسەلەن چیکە دروست دەکەی؟ سەعاتی دیواری هەیە عینە بەداری دیواری چیکە؟ وەڵای شتم زۆرە دیکۆراتی دیوارشتم زۆرە ئیمارە و مەزرعی چی مەزرعان دەکەی مەسەلەن؟ کورسی مێزی دروست دەکەم باخچە و شتیان لە بۆ چا دەکەی و ئەوانە؟ داری تەبیعی هەمووی بە داری تەبیعی دروست دەکەم. چێ دەینێ ئەو دارانە؟ ئەو دارانە دەکڕین زیاتر دەکڕین. لە چێن دەردەکڕی؟ مەسەلەن کابرا هەیە مەزرعی داری لێ هیشک بووە ئەوانەیە تەلەفۆن لۆم دەکەت ئەو دارە دەفرۆشمەوە یان وەرە لە کۆرم کۆم هەم ئەو ئیستیفادەی ئەوە توش ئیستیفادەی لێ دەکەی. ئەی زۆر باشە بزانم گەشتیار زۆر بێرە دادێتن مەسەلەن شتەکان لێرە دەفرۆشیوە لێرە دادەنی یان شوێنێکی تایبەت نییە گەر شتەکانی خۆتی لێ ببەی و ناوەڵ هەموو ئێرانە چەند ساڵ دەستەوە ئیشی کردیەوە ئیشی جاری بە خۆت حەزت لێ بوو فێر بووی کۆ و ئیشیا لودمایتەوە ناوەڵ هەر بخۆم یعنی حەزم لەوە عاشقی و دارەوە عاشقی دار و بار و ئیشی دەستی یاڕەبی لەش ساغ بیتە گوتە سەعات چار دێمە ئێرەوە نییە هەتا چکەنجە لێرە دەبێت هەتا دەوری 12 یەک ئەوە هەتا زادە قەرەبارق بی لەگە جاری داینەوەش هەتا زادە قەرەبارق بی لێرە دەبی یاڕەبی لەش تا سابی جێیەکەشتان زۆر زۆر جوانە ئەجە لۆ نەچینە دەکە مەشای ئەشیاکان کە بزانستان هەیە با چایەکەش لەگەڵ خۆم بینم تخۆ چایەکەش زۆر ئەدوت لە مایکەکەی بگرە یاڵە بزانم چە هەیە چ دروست کردی ئەو دارانە ئێستا هەرێک مرۆشتیش بەکار داری چییە داری چە؟ دار بەڕوو هەیە دارجیز هەیە دارجیز و دار بەڕوو لۆ گۆشت و تەقتەقیمەش توا دەبێت ئەنی سەوانە تەختەقیمەنە؟ بەڵێ ئەوانە تەقتەقیمێ بەکاردێنین ئەوە دارتووە داری توی؟ دارتوو دارتوو بڕک ئەوانە دارجیزن ئەوانە داربینە ئەو لە جوانینەها دەستێن سافکراینە هەمووی سافکراینە بیانەوانە لە جوانینە؟ لە جوانینەوانە ئەدی کامیان دەتە تەختەقیمە چێش تەقیمە چێش؟ تەختەقیمە ئەو لێ لەمدانەیە دار بەڕوو دار گەلێک جوانە دەزانی؟ بە زۆرشی دەوێت هەتا چادەکەی زۆر زۆری دەوێت کامە ئەوەیە؟ ئەوە گۆشتی لەسەر وردەکرێت؟ بەری ئەم خەفیفە لە ماری دەبی بەسەکە بتێت لۆ ئەوەی لۆ قسابان لۆ قسابانش ئەو نوعانەمان هەیە دەبێ ئەو گەورانە ئەبێ گەورانە ئەدی قساب ئەدی ئەو بەکوندی لێدەن دەرینەوە؟ ئەوە گۆزنەوە گۆزە لە ئێرانی دروست دەکرێت لەوێ دەردێنێ خۆشمان هەیە سادێ وی
ودي و أواني إيش خو كهي لجوريتنيا والله إيش كانت كان هم فولكلورينا ايه بخوشي اشتكان دروز دك يكسر لي دايدني زاريو هذا كرموش إيش تشتبينهم بيت غريبة جوانا. غريبة ذكرمو اللي دادرين مثلا ذا الصوبي قديمة كان فانوسا علاودين هم قديم هيتو. طنجو هيتو قليل ايه ده باشا أيوة. عربي لاش يعني الصاحبي السلام. تلماندين بي ممنون. تاعكش براستي بتاعو عافيتي هاي سروجي بخوي زور زور يا خوش خو بخير دستكان خوش بي زور زور سواستكا وانا بعم تاعكم يا خو بخير سلامت بي يا خو ممنون خير